بينزل والله دوس ساعات لا دوس كنت ثواني هاي زي ما
غلطوها. إذا أنا قاعد في السريع ما قدامي بيدخل بيه غلط. بس رافع اللي بيمتها فيديو
دست شو بشكل نمر كوردا لازم وهاتها وارد سبلو وهاتها وارد سبلو يبقى مدرب يبغى إلا لاعب ولا Please.
Ecco, siyag da parlıyor.
dakika royet sudi. Bu orjinadır ya gibi bakıyor. Öyle mi güzel? Bir dakika abzan, bir dakika. Bir dakika dur.
Öldürdük.
Bas destek. Чего, вақт нару. Boğazda da paralıyor. Vaqt narу.
Teşkile kaç. موجود وركب بصر يا ولاد Baran abi.
Tebrik. لاعب الشباب Duane okuyan zili dorroy. Diyor abi. Vartini sayılıyor, Fabi Vartini sayılıyor. İsteyler gibi. Sen düşün. O kendine sayılıyor. O kendine var şimdi. ورشوا بنفس عيور بنا زورش
Kalmış Katar ha. بس المهم بس تبسو عبد خير Sen de dest bekir. Çaruni tavle bi. Saat البيت بنز ده Zanın geto ya. Çaruni geto dest pedakato. Ha, benjuli tavle bi. Şöyle gelin. بنز شارع Eyvah. فكر صليبي Ne yapacaksın ki? Da kavres ki to. Neyse hakkı da kalmış. Bas topan. Gördüm ne yapacaksın ki? Nerede sarıkıyor? Alley bir de bir neflin.
Zona. Ha? Ha? Ne yapıyor? Kalkıyor ne yapıyor? Ne yapıyor? Нахуй, он даст позже. Даст позже, ну, блин. Bu ne cil? Зумрой.
Paz.
sokuyor yani. راك عندهم خواري ها راك عندهم يري زين ودانا صار دقائق
دەکەی چەند بخۆش پایتان ئەمڕۆ یەکلا بکەنەوە سەرەتا سپاس بۆ خودای ئەوڕۆکەم شۆن لعبەکێ باش بکەین و سە لعبەرینەکەم تووشی خسارەتێ ببین و دوێژی مەوەعد دابیە ئیدارێ کە ئەوڕۆکەم فەوزێ بینین ئینشەڵا دەهێنەوە سەر ڕێچکا سەرکەوتنی وڵا زۆر خۆشحاڵی وەرەوە سوپاسینگو ئێوە دەکەن یەکەم جارکە زۆر بە ئێمە مادیمەوەرەوە بەنادەکانی خولی کوردستان و خولی عراقیش ئەمە ڕاستە سێ شکستمانینا کە بەم دوایەنە بەس ئێستا بەو سەرکەوتنی زارە گەیشتە قۆناغی داات و ئینشاڵا بەرەو کاسەکەش دەزەنجین ئینشاڵە کاسەکەی دەگەڕن و هەولی تیپەکەتان لە سەرەتاوە بە ئاستێکی بەرز لە خەڵکە دەداتێت سیاری ڕابردووەتان بڵێن تووشی نەکسێکە تووش شکستێکات بەڵام ئەمڕۆ دووپاتی کردەوەکە ئەم تیپە دەتوانێت ڕکابەریانە گەورەکانی عراق بکات و تیپێکی بەرهەمدارە چیتە لەسەر بەناوی خوای گەورە پێشەکی بە خێراتتان دەکەم و سپاسی خوای گەورە دەکەم کە مۆفەقی کردین ئەو ڕۆتوانیمان بتوانین لە بۆ قۆناغی داهاتوو بەسەرکەوین بەنسبەت خەسارەکانمان بەو دوایی ئەو خەسارانە چاوەڕوان کراوە بوو لەبەرەوەی نەوعەن ما یاریزانەکانمان و برین بەعام تووشی نەوع غروریەکی ببوون بەڵام باش بوو لەو کاتانە ئەمە تووشی ئەو حالەتەی بووین توانیمان غەڵەتەکان ڕاستکەینەوە دەمەوێت شتێک بۆ شەقامی وەرزشی بەیان بکەم کە بە شایدی هەموو خەڵکی ئەو پلانەی کە دامان نابوو ئەو ئومێدەی لەسەر ئەو تیپەمان هەڵچنی بوو دەتوانم بڵێم 100% پێکاوەمانە الحەمدوللا ئەوە شتێکی چاکە دەشمانەوێ ئەو تیپە ببێتە لە قۆناغەکانی داهات و لە ساڵانی داهات و ئەو تیپە ببێتە بناغێک لە بۆ یانەی هەولێر ئەگەر بتوانی ئەتوو پلانێک دابنێ و جێبەجێ بکەی پێویستی بە ماندووبوون و بە هەوڵ و تێکۆشان الحەمدوللا ڕاستە زۆر ماندوو بووین زۆر شەو نخوونیمان کرد زۆر مەساریفمان کرد لایانی مادیش بەڵام الحەمدوللا بەرهەمدار بوو سوپاسی ئێوەش دەکەم کە ڕاگەیاندنەکان بەڕاستی هەمووی پاڵپشتی ئەو تیپەن و هەروەها جەماوەری وەرزشی خۆشەویستی شاری هەولێرش یعنی هەمووش ئومێدیان بەو تیپەیە ئینشاڵڵا لە داهاتوەکی نزیک ئەو تیپەی دەبینین لە ریزی پێشەوەی یانەکان